بەڵێ ئازان و خۆشەویستانمان لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی بەکارهێنانی میدیا و سۆشیال میدیا دەکەین لەلایەن گەنجانەوە و چۆن وا بکرێت کە گەنجان ئاراستە نەکرێن بەرەو شتێکی خراپ لە ڕێگەی سۆشیال میدیا و یاخود کاریگەریان نەبێت لەسەر هزر و بیرکردنەوەیان و بە شازێکی زۆر دروست و شازێکی سوودگەیاندن بۆ خۆیان سۆشیال میدیا بەگشتی بەکار بهێن. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک دێبەرسامان ڕۆژنامەنووس و سپۆری ڕاگەاندن. کاک دەبێژیان زۆر بەخێر. زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز سەنجانی بەڕێز، سپاس بۆ تەرخانکردنی ئەم دەرفەتە پێش هەموو شتێک. خوا بەخێر بێن. هەڵبژاردنیش تەواو بوو، بەڵام بێمەوە سەر پێش هەڵبژاردن و بانگەشە و ئەوانە و دواتر ئێستا سۆشیال میدیا بە بیرکردنەوەی تۆ بە سپۆری جەنابتان گەنجان چۆنە بینی لەم مودەتی کە تێپەڕبوو لە سۆشیال میدیایە؟ دەستان خۆش بێ بۆم تەوەرە هەڵبژاردننی تەوەرێکی لەم جۆرە توانم بڵێم لە دڵسۆزیەوە سەرچاواگرێ، ئەویش کە و پشکە بەر ئێوەی بەڕێزەکە بێ. پێش هەموو شتێک توانم بڵم سۆشیال میدیا خۆی نیعمەتێکی گەورە بوو کە چۆنەڵێ لە مرۆڤایەتیە بنیاد نرا. لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئێمە توانیمانەکە بۆ نمونە سوودێکی زۆر وەرگین، ئەمە لە جیهانی شاوایە هەزاران بزنس لە ڕێگەی تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە چۆنەڵێ بەڕێوە ئەبدرێن دروستەکرێن، هەزاران خوێنکار لە ڕێگەی تۆڕەکانی ئۆنلاینەوە سکۆلەرشیپیان بۆ بەردەسەخرێت، ئەتوانن بخوێنن، ئەتوانن کۆرس ببینن، شەهادە وەرگن. بەڵام لەگەڵ ئەمەشا دیوێکی دیکەشی هەیە کە دواتر باسیەکەین کە ئەبێت خۆمانی لێ بپارێزین، کە ئەبێ بە هۆشیارێکی زیاترەوە کاری لەسەرکەین، کە ئەمەش دەرەنجامی ئەوەیە. جا وەکو پرسیارەکەی بەڕێزی شت وەکو وەڵامێک ئەتوانم بڵێم لەم چەند ڕۆژەی پێشوە ئێمە بەر حملەیەکی چڕ و پڕی ئینتیخابی کەوتین لە هەرێمی کوردستانە کە پشکی شێری لە سۆشیال میدیا بوو. هەم داتاکانی فەیسبووکی ژۆمان پێڵێکە ئەو پارەی کە بۆ نمونە لە بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی و لە سپۆنسەر و لە بابەتە میدیاکانە بەکارهێنراوە سەلبێنەری ئەو ڕاستیە کە چۆنەڵی ئەم جارە بە بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشوو گرنگێکی زۆرتر درراوە بە میدیا و ڕاگەیاندن، ئەوەش بۆ کاریگەری زۆرەکەی گەڕێتەوە بێگومان. باشە کاک دێبەر باس لە میدیا بکەین بە مانافراوانەکەی کە چی لە خۆ دەکرێت و کاریگەریەکەی چییە لەسەر تاکانی کۆمەلگاوە کامیان ئێستا کام لایەنی میدیا ئێستا زیاتر کاریگەری لەسەر خەڵک دروست دەکات؟ بێگومان خۆی میدیا گەیمە لە وشەکەەوە بۆ نمونە پێناسەیەشی بکەین، نتوانین بڵین کە لە میدیەمەوە هاتووە واتە نێوەند واتە مام ناوەندگیری، یعنی میدیا ئێمە لەم ژیانی ڕۆژانەماناکەی بینین هەموو بوارەکان نەگرێتەوە بەبێوی کە لە بوارێکی دیاریکراوە چڕ بێتەوە، بەبێوی کە خزمەت بە چینێکی دیاریکراوکە، بەڵکو بۆ هەمووانە. یعنی وەکو سەکۆیەکە بۆ خزمەتکردنی خەڵک، سەکۆیەکە بۆ گەیاندنی پەیامی خەڵک، بۆ گەیاندنی ناڕەزایەتی خەڵک، سەکۆیەکە بۆ ئەوەی کە داواکاری خەڵک بگەێنێ بە دەسەڵات و وەڵامی دەسەڵاتیش بگەڕێنێتەوە بۆ خەڵک. یعنی میدیا ئەتوانم بڵێم جاران پێیان ئەو دەسەڵاتی چوارەم بە ئێستاشۆ، بەڵام لای من دەسەڵاتی یەکەمە، چونکە زۆر جار قەرارەیەات لە زۆربەی پێشهاتە سیاسەکان، ینی بۆ زۆر قەرارە گۆڕێن. بێگومان یعنی هەڵوێستێک ڕوئەیە لە ڕێگەی میدیاوە ئەمە واکە کە ڕایگشتی بجوڵێنێ. بۆیە کاریگەریەکەی میدیا جاران ئەگە مەحدودیش بوو بێ ئێستا زۆر زیاترە، ئەوش بەبوونی چیوە بەبوونی سۆشیال میدیاوە. و ئەتوانم بڵێم ئێستا میدیا بەداخەوە تا ڕادەیەکی زۆر هەرچەنە بۆ باشە بەکاریە، بەڵام لەلایەن گروپ هەیە بەجیا تاقم هەیە بەجیا کە بوو مەبەستی دیکەش بەکارێت، چونکە ئەرکی سەرەکی گەیاندنی پەیام و ڕوونکردنەوەی چاوی خەڵکە. بەڵام جاری وایە پێچەوانەکە شێبینی کە ئەیانەوێت ڕاستی بشێوێنن و چاوی خەڵک داخن، کە ئەمەش هەیە بەداخەوە و لە هەموو جیهانی شاهەیە. پرسیارەکەی من بەشێکی لەوەیە بوو کە جاران بڕنە رادیۆ هەبوو، ڕۆژنامە هەبوو، دواتر تیڤی، ئێستا سۆشیال میدیا ئەمانە خۆ زەنگ گۆڕانکاریەکی بەرچاو بوو لە میدیایە هات. تەنانەت ئێستا بۆ نەگەڕاوینەتەوە بۆ پۆدکاستکە هەر وەکو با بڵێن رادیۆکی جارانەها خەڵک حەزی بە بیستن زیادی کردووە. ئێستا کامیان کاریگەری زیاترە کاک دێبەر؟ خۆی ئامرازەکان ئەگۆڕدرێن، یعنی ئێسمە بیدایەت لە چاخی بەردینەوە ئامرازەکانی ڕاگەیاندن بەکار هاتووە کە بۆ نمونە دووکەڵیان کردوێتەوە بۆ گەیاندنی پەیام یاخود بەردیان هەڵکۆڵیوە ئەم بابەتانە. ئێستا لەم سەردەمەیە تاکو شۆڕشی پیشە سازیش هاتاکو ئێستا بە کۆمەڵە فاکتەری دیکەیە تێپەڕیوە، هەمووی کاریگەری خۆی هەبووە، بەڵام ئەم کاریگەریانە بە پێی زروف ئەگۆڕێ، بە پێی حەزی چین و توێژەکان ئەگۆڕێ. ئێستا بۆ نمونەکە پۆدکاست هاتووە، گەنجێک تاکو پۆدکاستێک هەبێت کەمتر گوێ لە بەرنامەیەکی بۆ نمونە تەقلیدی ئەگرێ، کەمتر خوێنەری ڕۆژنامەیە. ئێستا توانم بڵێم ڕۆژنامەکانیش بەداخەوە ئەو فرۆشی جارانیان هەر نەماوە بە تەواوەتی. ئێمە جاران سەر و 15 ڕۆژنامە هەبوو لە سلێمانیا بە زیاتریشەوە نەکەمتر،
ئێستا و ڕۆژنامانە بگەڕی لەوانەیە چەندانێکی کەمیان مابێ و هەمووی چۆنەڵی هەنگاوێک بازی هەڵاوە چۆتە ناو دنیای ئەلکترۆنیەوە هەموو ڕۆژنامەکان ماڵپەڕیان هەیە سایتیان هەیە ئەمەش ئەگەڕێتەوە بۆی کە کاریگیرەکەی تا ڕادێکی زۆر بەجێ هێشتووە بۆ کاتی خۆی هەڵی گرتبوو ێستا نەیما بەڵام هەستەکەی ئەو ڕۆژنامە و گۆڤارانی پێشتریانی زۆر بە تامەزرێت چاوەڕێیانەی زۆر بە نرخ بوون لای خەڵکی بێگومان سەرچاوێکی باوەڕ پێکراوتریش بوون کاکدانیان بێگومان ینی لەوانەیە لە بۆ گەنجان زۆر بەڵام ئەو کەسانی تەمەنیان لە 40 ساڵ و بەرەو سەروێ زۆر بە تامەزرێت چاوەڕێی گۆڤار و ڕۆژنامەیانە کرد. کاک تێبەر فکر و هیزری تاکی ئێمە گەنجی ئێمە چۆنە بۆ سۆشیال میدیا بۆ شێوە عامی کە ئەیبینین ینی چۆن بەکارهێنانی چۆن نییە دیوە باش و خراپەکەی کامیان زیاتر ئێمە بەکاری هێنین. خۆی سوپاس بخوا ئێمە هەردوو جۆرەکەمان هەیە یاین تۆ بڕۆ ئینستاگرام بڕۆ فەیسبوک تۆڕە کۆمەڵایەتەکانی دیکە هەموو جۆرەکانی بینی بە باش و بە خراپ یعنی بەڵام ئەوەی کە ئێمە ئەبێ زیاتر هۆشیاری لەبارەوە بڵاوکەینەوە ئەوەیە کە گەنج بۆ لایەنی خراپە بەکاری نێنێ بۆ لایەنی باشە بەکاری بێنێ من داتایەکی 100% لانیە بەڵام هەر بڕۆ سێدێکی پیجەکانی ئینستاگرام کە فەیسبوکە هەستەکەی نەرمیەکی تیا یعنی سەدان گەنج بۆ نمونە بلۆگەرە ژیانی ڕۆژانی خۆی بڵاوکاتەوە بۆ نمونە خاتونێکی بەڕێزەوەکو ئەم خاتونە چۆنە لە بوارێکا سەرکەوتووە بۆ نمونە لە هوەری دەستیا سەرکەوتووە پەیجەدانێ و خزمەت بە خۆی و بە خەڵکی شەکە ئەمە بۆ لایەنە باشەکەی بەڵام هەنێشتی خراپی شەبینین بەداخەوە بڵاوکردنەوەی ئێستا ئەم شەڕە لایڤی کە هەیە ئەوە خۆم بەداخەوە ینی کە ئەیبینم خەفەتە خۆم بەجددی جاری وایە ئەم قسە نەشیاوانی کە ئەکرێ هەموو ئەمانە پێویستە پێشە شتێ بە فلتەرێکا بڕوا ئەو فلتەرەمان نییە ئێمە بەداخەوە ئەترەمە دیوێکی خراپە هیوادارین کە نەمێنێ باشە هەیە بەڵام باشەکە هەستەکەم وەکو پێویست نەبێت حەسەکەم زیاتر باشەکە زیاتر کاریگەری هەبێ ئەوانە نەک خراپەکەم باش ئەو دەرفەتی کە لە بەردەم گەنجێکە لە هەردوو لایەنەکە هەم لە باشیە هەم لە خراپیشە چییە بۆ چوون چیانی گەنجان ئێستا چۆن بتوان سود لەو دەرفەتانە بین کە لە میدیایە وەکو ئەوەی کە جاران ئێمە تەنها ڕەنگە دەستمان نەگەشتایە بە زۆر شت بەڵام ئێستا دەستمانەگا بە زۆرێک لە بابەتەکان کە لەو سەری دنیاوە هەبێت ڕاستە خۆی ئەمە توانم بڵم چێژی زانینیشی تا ڕادێکم کردوەوە کاکە دانیار قسێکی جوانی کردوتی بە تامەزرۆیی ئێمە ڕۆژنامەوانە خوێنەوە یا خەڵک من ئێستاش کە ڕۆژنامە بینم پێشە شتێ بوو نیەکەم لەبەری کە ئەم باتەوە بۆ چەند ساڵی پێش ئێستا کە ژیان لە چ بارودۆخێکا بوو چەنە خۆم تا تەمەنێکی نەشم نییە بەس وەکو ئەزمون اینجا پێشە شتێک گەنج لە بەردەم دووڕیانێکە لە سوۆسیال میدیایە یعنی ئەمە عینەن مردنەکەوە یا ئەچی بۆ بەهەشت یا ئەچی بۆ دۆزەخ ڕێگەی سێمی زۆر کەمە ئیلا مەگەر ڕۆڵێکی لاوەکی هەبێ یا ئەتوانی بە باشە بەکاریوێنی بەڕێی باشە و بەڕێی بڵاوکردنەوەی کاری باش و وتەی باش و چاکەیە یا ئەتوانی خوا نەخواست بی بە بەشێک لەو فەوزایی کە هەیە تێکەڵاوی کۆمەڵێک گفتوگۆی خراپبی تێکەڵاوی کۆمەڵێک ڤیددیۆ و بابەتی هەرزان و ئەمانە بی ئەمەش ئەکەوێتەوە سەر هۆشیاری و بیری گەنجەکە دەبەر تا چەند گرنگە هوشیاری گەنجانت تاکی کوردی بە ئام لە سۆشیال میدیا لەوەی کە بزانێت چۆن بەکاری ئەهێنێت یان بزانێت چۆن تەعاملی لەگەڵا بکات کاکە دانیار پێشە شتێک سۆشیال میدیا توانم بڵێم ئەو چەند کاژمێری کە لێو بەسەریەبی هەرەوە نییە بڵێم بۆ خۆشی بەسەریە بەم دوای لە ژیانی تۆیە واقعەکەی بینی من تەسەور کە من پێم وایە کە تۆ چێ فۆڵۆکەی لایکی شێ بکەی کۆمنت بۆ چێ بنووسی یعنی کەس ئەو شخصە بەشێکی کەسایەتیە بۆ تۆ یعنی تۆ بڕۆ بەسە بۆ نمونە دەیان خاتون هەیە کە بۆ نمونە هەواداری ئەو خاتونانن کە ناوێت نەخۆیان ناوە مۆدێل و بابەتی خۆیان بڵاوەکەنەوە ئەگەری هێم خاتونانە دەیان چۆنەڵی نمونی کە پێک بێنن کە بڕۆنەوە سەر ئەو ڕێچکەیە و بینی وشمانە یعنی بیدات هەوادارێکی بووە بەڵام دوایی سێرەکەی لە ڕووی جلوبەرگۆ لاسایی کاتەوە جا دوای لە ڕووی ڕەفتارەوە دوایی کا بە عەمەل یعنی پێچەوانەکەشی ڕاستە تۆ بۆ نمونە سەرسامی سەرمایه‌دارێکی سەرسامی کەسێکی کە بۆ نمونە وتار بێژە قسەکەرە یعنی ئەگەری هێمە خۆم سوودم زۆر لەوە بینیوە یعنی خۆت وەکو کەسایە بینیتەوە دوایی نمونی ئەو کەسە لە ژیانی خۆتا بینیتەوە بە تەقلیدی نا بەڵام هەستەکەی یعنی کە سۆزێکت بۆی هەیە و توانە و مەلامەحێکی زۆرت بۆی ئەچێ ئەمە شەکەوێتەوە سەر گەنجەکە کە سێری شتی باشکە سێری کاری باش بکە چونکە دوایی ڕەندانەوەی ئەبێتەوە لەسەر ژیانی خۆی
باشە کاک دێبەرێستا ئێمە زانین دوو جۆر میدیامانەیە، میدیاکمان هەیە فەرمیە، میدیاکمان هەیە نافەرمیەوە. ئێستا بەڵێ سوۆشیال میدیاشمان هەیە کە بۆتە سەکۆیەک هەر کەسێک ئەگەر لە بوارێکی شاپسپۆر نەبێ من بۆ کۆمنتێکە بینم یان پۆستێکە بینم هیچ شارزاییم نییە، بەڵام لەسەر ئەوەی کە ئەیبینم یەکسەر ڕەخنەی خۆم و بیر و بۆچوونی خۆم ئەڕێژمە ناو ئەو پۆستەوە ئەو شتێکە ئەیبینم. جا جیاوازیەکە لە چیا ئەبینی لەم دوانەیەوە؟ ئەمە وای کردووە کە کاردانەوەی ئێمەش جیاواز بێ بۆ شتەکان بۆ پێی کە میدیایەکی فەرمی ببین لەگەڵ دانەیە کە نافەرمی بێ کاردانەوەیمان بۆی هەبێ؟ بێگومان، یعنی توێسە بۆ نمونە موچە بڵاو بێتەوە. من جاری وایە لەگەڵ خێزانەکانی خۆشمان لەگەڵ دایکم و ئەوانە ئەڵێ فلان کەس مرد، ئەڵێم چۆن نەزانی؟ ئەڵێ وەڵا پیجی فلان دایناوە، ئەڵێم پیجی فلان سوزانی کامەیە، ئەچێتە ناویسێکی 2000 لایکی هەیە. ئێ پیجە ئەسڵەکەی خۆی بۆ نمونە میلیۆنان فۆلۆوەرسی هەیە، سەدان هەزار لایکی هەیە. ئەمە کاریگەریەکی زۆری کردووە لەوەی کە زانیاریەکان بەلاڕێە ئەڕوات، یاخود کاریگەریەکی زۆریشی لەسەر دەرونی خەڵک دروست کردووە. تۆ هەواڵێکی ناخۆشە بینی، هەواڵێکی بابەتێکە بینی دەردی تۆڵێ و کۆمنتە، هەمومانە کاریگەری لەسەر تۆ دروستەکە. گە پیجە ڕسمەکە بێ کاریگەریکی باشتری هەیە، ئەزانی کە ڕاستە هەڵچوونێکی واد نابێ، بەڵام کە فەیکە بێگومان پیجی فەیکیش خۆتە زانی کە ئوسلوب و تێکست و قسەکردنی نەوعێکە. ئەو بەچی بناسرێتەوە؟ هەر ئوستاس هەر سێری پەیامەکەیکی جاری وایە دیارە، ینی بە زمانێکی بازاڕی جاری وایە نووسێ حورمەتم هەیە. پەیامی میدیا، ڕاگەیاندنی میدیا و زمانی کە پێی ئەنووسی زمانێکی ستاندارد و فەرمی و ئەم بوارەیە. هەر میدیایەکی ژوانەکە یانیەوە کە چۆنەڵی گومانەکاتە سەرخۆی. بۆیە جاکردنەوەی ئەمە هەل لە ڕێگەی نووسینەکەیەوە، هەل لە ڕێگەی پەیامەکەی و جاری وایە بە زمانێکی زۆر ئازنزم، یعنی بە قسەی نەشیا و داوازێتە سەر خەڵک. ئەمە جوان دیارەکە میدیایەکی فەرمی نییە. هەرچەند لەم هەڵبژاردنەشا بەداخەوە هەندێک میدیای فەرمیمان بینی کە خەریب و ئاوای لێ هات بەست باش هاتنەوە سەر ڕێگە. باشە میشاوترێ میدیا بێ سانسۆرە لە ئێستاە، هەنی ئێستا ناتوانانی زۆر کۆنتترۆل بکە. گەر جاران بڕنە میدیایە کە بووە بتوانرا سزا بدرایان بزانرا سەرچاوەکەی ئێستا ئەو نشتی بێ سەرچاوە پیا بۆ لە میدیە کە زۆر قورسە سانسۆر بکرێ. پێ وایە لە ئەستۆگرتنی سانسۆرکردنی ئەو شتانی کێمەی بین لەکێ ئێستا کەوتوتۆ سەر تاکەکان یان ئەو تا ئێمە دەکرێت لەسەر ئاسی گەورەتریش سانسۆرێک دروستکەین بۆی کە ئەو شتانی بڵاو بێتەوە شتانێک بن کە سەرچاوێکی باشەیە بێ. بێگومان خۆی حکوومەت چۆنەڵی زۆرترین دەسەڵات و زۆرترین توانای هەیە بۆ کۆنتترۆلکردنی ئەمە، بەڵام نازام لێسێ ئاگادار نیم کە هیچ شتێکی وا هەبێ ئیلا مەگەر ئەو پیجە چۆنەڵی جیهەتێکی یان کار کاتە سەر لایەنی ئەمنی کۆمەلگا اینجا هەستەکەم کاریگەریەکی وای هەبێ ئەتوانی سکاڵات و مارکەی بۆ نمونە لەو پیجانە، بەڵام نازانی کاریگەریەکەی بەکوێ ئەچێ. جا بەداخی شۆتوانم بڵێم هۆکاری ئەوە ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە بۆ سوۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵاتی کەمێک زوواتی نێناو مەسافەکەوەکو تاکی کورت، یعنی ڕقمان لەکوێ بوو، یعنی ڕقت لەکوێ بێتوانی پیجە دروستکەی تو سوکایەتی پێ بکەیت تۆمەتێکی بۆ دروستکەی. ئەمە لە هیچ بڕوا ناکەم لە هیچ بەشێکی دیکەی دنیاە هەبێگە هەش بێ زۆر کەمە، ینی لە کۆمەلگایەکی بۆ نمونە ئەوروپایەکە تاکەکانی بۆ نمونە زیاتر لە 10 ملیۆن و 100 ملیۆن و ئەم بابەتانەیە زۆر کەمە، بەڵام لە کۆمەلگایەکی خۆماناکە 5-6 ملیۆنین هەستێکی زۆر زیاترە. ئەمە ژەگەڕێتەوە بۆی کە سانسۆر نییە بێگومان. من ئەوەی کە بیستمە لە بەشێک لە وڵاتەکانی ئەوروپا بووی کە پیجە دروستکەی ماڵپەڕێک سایتێکدانی پێویستە بە ڕەزامەندیە، بەڵام هەمی کە لە ئێستا هەیە گە ڕەزامەندیشی هەبێت شتیشی وا بۆ نمونە کاریگەر نییە دەستەکەم. کاتە پێت وایە ئێستا زۆرێکی کەوت بێتەوە سەر ئەستوی تاکەکان و خێزانەکان بۆی کە سانسۆری ئەو بابەتانە بکەن کەی بینن؟ بێگومان تۆ کە سێرت نەکرد تەواوەترە و میدیای خۆی پوچەڵە بێتەوە و لە ئەرکی خۆی لایات و ئەڕوا، یعنی بەس کە تۆ سێرەکرد شەیرێکرد لایکە بۆ کرد کۆمنتە بۆ کرد و بڵاوە کردەوە کاریگەرەکە زیاترە بێ و کێشەکە لێوە دەست پێەکە. ئەک دەبەر سوۆشیال میدیا کاریگەری ئەبێ لەسەر ئاراستەکردنی گەنجان زۆریش بۆ بیر و بۆچوونێکی هەیە، بۆ لە هەڵبژاردنە بیر و بۆچوونێکی هەیە و دایناوە دەنگ بۆ بەلایەنێکی دیاریکراوە دابێت دواتر سوۆشیال میدیای لێ کردووە بڕی بگۆڕێ 100% وایە، یعنی هەزاران گەنجان، ینی من قسەم لەگەڵا کردوون سەدان گەنجان و تویانە ئێمە لەسەر سنووقەکە اینجا ڕەمان گۆڕ، یعنی پێشترها قڕمیش کراوە بۆ جۆرە، بەڵام ئەو لایەنی کە لە سوۆشیال میدیای بینیوەتی لە ڕێگەی ڕیکلامەوە بێ، لە ڕێگەی پڕۆپاگەندەوە بێ، لە ڕێگەی ڕاستیەوە بێ، یاخود پێچەوانەکەیەوە بێ، کاری کردوتە سەر مێشکی ئەم گەنجە. چونکە ئێمە بزانین گەنج توانایەکی هەیە ڕنگ بێکە ناتوانێت و کەسێکی بە ئەزمموی 70 ساڵە شیکردنەوە بۆ بارودۆخەکان بکە، یعنی گەنج جاری وایە دوای دوو کەلیمەی بەرز و نزمەکەوێت، جاری وایە دوای کۆمەڵێک هەڵوێستەکەوێت، کۆمەڵێک ڕەفتارەکەوێت، یعنی کە ئەمە ئەبینێ ئۆتۆماتیکیەن ئەو
ئەو لایەنەی بەدڵ ئەبێ ئەو لایەنەی وەکو سەرمەشق و وەکو نوێنەری خۆی هەڵەبژێرە کە ئەمەش باش بێ و خراپ بێ ئەوە کاریگیرەکەی خۆیان دوایی ئەیبینن. زۆر باش ئێمە ئەگەر باسی میدیا فەرمیەکان کەین تا ڕادێک لێ ئەمینترین و باشتر دەتوانین باس لە بابەتەکەین بەڵام کاتێک دێنە سەر سۆشیال میدیا دەبینین چاولێکەرێکی زۆر هەیە لە ناو گەنجانە بۆ پێی کە ئیتر کەسێک بەهۆی ئەوەی کە چۆتە سۆشیال میدیا و ژیانێکی خۆش پیشانەیە بۆی کە زۆرێک شتی بەدەستێناوە پارە و داهاتێکی لێوە دەستکەوتووە چاولێکەری کات و ئێوە وەکو ئەم کەسە بێ ئەم چاولێکەریە گەنجانی بەچی ئاراستەیەکا بردو و تا چنێک ئەمە زەرریاوە لە کۆمەلگای ئێمە بڵێ طبعاً زۆر خراپە یعنی چاولێکەری من وتەیەک هەیە ئەڵێ هەرگیز لاپەڕەیەکی ژیانی خۆ ئەڵێ ژیان عینەن کتێبێ وایە هەرگیز لاپەڕەیەکی ژیانی خۆت چۆنەڵی بەراورد مەکە بە لاپەڕە 20 و 30 و 100 خەڵکی کە تۆ چوزانی ئەو نەفەرە چی لە دەزیاوە بۆ ئەوە خاتونێکە بینی پیاوێکە بینی ڕەحمەت لێ ینی کەس دیوی ئەو دیو نازانێت لە پشت ئەو سێرکەوە چیە گوزەرێ تۆ خانمێکە بینی کەسێکە بینی ئۆتۆمبیلێکی پێەیە یعنی بەقەر دوو ئەوەنەی خانووی ماڵی ئێوەش بەهای هەیە تۆ دڵنیا بە ئەمە بۆی کە ئۆتۆمبیلە بەدەستبێنێ شتێکی لە دەزیاوە شتێکی لە دەزیاوە کە لەوانێت تۆ هەرگیز چۆنەڵی نەتوانی ئەو شتە لە دەست بی ئیتر ئەو شتە کەسایەتی بێ جەستەی بێ دەرونی خۆی بێ چۆنەڵی ئازادەکانی خۆی بێ بۆیە من پەیامی من بۆ گەنجەوەیەکە ئەو شتی ئیبینی دائیمەنەها دوو جار بیری لێکەرەوە و هەرگیز باوەڕ بۆش مەکە سەدان کەسمان بینی یعنی بەیەکەوە دەربڕینی خۆشەویستی بۆ یەک دەرەبڕن و یعنی بەیەکەوە چۆنەڵی دەرەکەون و ئەم هەدێ بۆ ئەوە کڕێ ئەو هەدێ بۆ کڕێ کەچی سێرەکەی پەیوەندیەکی پوچیان هەیە لە ناخەوە و دوای ئەوە بەداخۆ پەیوەندەکەیان بە کۆتایی و بە جیابوون و کۆتاییەت و دوای وەسەیەکی تۆمەتیش بۆ یەک دروستەکەن و ئەمانە هەر لە ئەوروپا شاوایە بۆ منە ئەوەی کە بەسەر جۆنی دیپا هات لەگەڵ خێزانەکەیە لە چەند ساڵی ڕابردووە دەرخەری ئەو بوو هەرچی کچی عالەم بوو بە ڕێژەیەکی زۆر خۆزگەی بە ئەو خاتونە خواستکە لای ئەو هونەرمەندەیەوە بە پێچەوانەکەەوە پیاوەکانیش خۆزگەیان بوو پیاوە خواستکە لای ئەو خاتونێ کەچی دوای ئەوە دەرکەوت لە دادگاکەیە کە ئەمە دەیان پێشەرکاریان بەرامبەریە کردووە دەیان چۆنەڵی هەڵوێستی خراپیان بەرامبەرێک هەبووە یعنی دائیمەن ئەوە جۆرێکی دیکەیە کە هەرگیز ئەو دیوە پیشانی تۆ نایەن بەس هەست دەکەم ئێمە ئێستا کێشێکیشمان هەیە ینی زۆر کەس بینی کە سۆشیال میدیا بەکارهێنێ ئەڵێ وەڵام من کاریگەر نابم بەو شتانە بەڵام متابعیانەکە بەردەوام خەریکی متابعکردنی ئەم جۆرە خەڵکانەیە ئەمە بخۆی کێشە نییە بەڕای تۆ 100% کێشەیە لەبەری کە ئەلگۆریتمی تۆڕە کۆمەڵاتەکان چۆن دروستکراوە ئاشاتۆتە ناوەگەوە ڕەحمەت لێ ینی زۆر ینی بە جۆرێ دروستکراوە کە تۆ سێری چی بکەیت دوای ئەو بابەتەوە بوێنەوە خۆشتان دڵنیام کە متابعەوەتان کردووە سێری بۆ نمونە وەرزشیەکەی وەرزشیت بووە سێری ئەم بابەتە مۆدلانە ئەەکەی سێری شەڕە جنێوەکەی ینی حرمەتمەیە هەر ئەوت بوێنێ ئێتۆ ئەمە ڕۆژێ نییە دوان نییە سیان نییە دوای لەگەڵ ڕەفیقەکە تاکە قساکەی هەمان ئەو نەفەسە بەکارێنیتەوە یعنی یا بە پێچەوانەکە کەشتێکی باش ببینی پێشنیارێکی باشەکەی بۆ هاوڕەکانیشە کە سێری ئەوەکەن و لە مووقیفێکی ژیانە ئەو شتە باشە بەکارێنینەوە بۆیە 100% کاریگەری هەیە بەسەر من و بەسەر ئێوەش و بەسەر هەموو گەنجەکانەوە چونکە ئەمە بەدەزێمە نییە مێشکی ئینسانە چی وەرگری ئەوە ئابینیتەوە واتە وەسیلەیەکیشە بۆ چاولێکەری یانی ئاوا بڵێن بێگومان ئەو گومانی تیانە هەنێک کەسەیە لەو ڕێگەیەوە خۆیان دەرەخەن هەنێک کەسەیە بەهرەکانی خۆیان دەرەخەن ئێستا من پیجێک هەیە حەزەکەم هەمووتان فۆڵۆویکەن و وەکو نەبێ بەڕێکلامێکش پیجی زەنگین هی کاکتەها جەلیلە نزیکەی 6 ساڵەکە بێ ئەو پیجەی هەیە و یعنی بەس لە ڕێگەی بڵاوکردنەوە شتی بەسوودەوە ئێستا کۆمەڵگایەکی بۆ خۆی داناوە کە ئەمەش کاریگەریەکی زۆری هەیە و ئێمەش دەتوانین یعنی سەدان پیجی وادانین گەنجێکیش کە بینێریەم پیجەیە سبەینێ بیرۆکەی ئەوەی بۆیێت کە پیجێکی دیکە دانێتەوە بۆیە لەژە کاریگەری شتە باشەکەیە یەگە خراپ وایە خوا نەخواستە لەژە کاریگەری خراپەکە بۆ پیجێکی شەڕەجنێ و کاری خراپی دانا زۆر بەکارێنانی سۆشیال میدیا دەبێتە ئالوودەبوون ینی بێگومان ینی زۆر جارتر کە لات بر هەست بکەی پێویستە پێێتی دووبارە بچیتەوە سەری بەپێی نوێترین توێژینەوە لە سەیە ئەتوانم بڵێم چلیە و کەسانی کە زۆر مدمینە بن بە سۆشیال میدیاوە نەکەرەوە تووشی خەمۆکیشە بن دوایی تووشی مدمینیە بن یعنی تۆ کچێکی هێرزەکاری بینی کوڕێک سەری لەسەر مۆبایلەکەیەتی دایکی پێڵە وەرە نانەکە بخۆ یەکسەر مۆبایلەکەی فڕەیە بە تووڕە بوونەوەڵێ ئیشم هەیە کارم هەیە ئیشیشی نییە چۆ بۆ چونکە لەبەری کە مێشکی مەشغوڵی ئەوەیە کە ئالوودەی ئەبێ کەسێکی تریت لەو واقعە دەریەکە زۆر زۆری پێ ناخۆشە بێ وەکو چۆن تەشبیهی نەبێ ئەمە هەروەکو بۆ تێگەشتنە چۆن کەسێکە مدبینی مادەی هۆشبەر و مادەکەی لێژیرێتەوە دوایی تووشی چی تێکشکانێکی دەرونیە بێ
ئەتوانم بڵێم تا ڕادێکی زۆر کەمتریش نزیک وای لێت. باشە سێبە لە سەردەمی سەرمایهداری و لە سەردەمی مادیەتە ئەبینین کە ڕقەمەکان ژمارەکان زۆر بەهایان هەیە بۆ نمونە تەنانەت کەسایەتی و احترام و ڕێزی ئەو کەسە بەسراوەتەوە بۆی کە داهاتێک هەبێ و لەگەڵیشە ژمارەی زۆری هەبێت لە سۆشیال میدیایە. ئەمە چ کاریگەریەکی دروست کردووە بۆ پێی کە ئێمە بینین لە ئێستادا زۆر پێویستمان بە گەنجی لێ هاتوو هەیە لە زۆرێک لە بوارەکانە دەربکەون و ئەسپی خۆیان چاو بدەن بەڵام دەبێرین پێچەوانەکەیمان زۆرتر بینیوەتەوە لە کۆمەڵگایە. بەداخەوە خۆی اینجا ئەم فۆڵۆوە تقریبان چۆن لە سەرمایهداریە ژماری پارەمان هەیە تا پارە و زۆرتر بێڵێن خەڵک ڕێز لێگرێ و ئەمانە ئەو بیرۆکەی بڵاو کراوەتەوە لە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانیش تا فۆلۆوەرس زیاتر بێ و ئەمانە بێت لەوانەیە زۆر لای خەڵک بە جۆرێکی جیاواز سێرکردی حتا بەشێکیان خەیاڵی وهمی بۆ خۆیان دروستەکەن بەشێکیان خەیاڵی کورسی پەرلەمانی شەخەنی مشکی خۆیانەوە کە دوایی خۆیان کاندی دەکەن و دوایش کە ئەنجامەکە بینن بەڕاستی لەوانەیە تووشی شۆکێکی دەرونی ببن. جاری وا هەیە یعنی لوودبەرزێکی وهمیت بۆ دروستەکرێ لە ڕێگەی ئەم ژمارانەوە دوای سێرەکەی کە هیچی وانە خەڵک بەو جۆرە نییە و یعنی ژمارەش پێوە نییە تۆ پیجێ ملیۆنان فۆلۆوەرسی هەیە و لای خەڵک ناوبانگێکی باشی نییە بەڵام هەشە هەزاران فۆلۆوەرسی هەیە و ناوبانگێکی زۆر باشی هەیە و خەڵک معلوماتی لێ وەرگرێت. زۆر باشە زۆر سپاس دەکەین ئەگەر دواوتەی دو شتێکمان بێت. زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزیش پەیامی من هەر ئەوەیە تکایە با سۆشیال میدیا بە شێوەیەکی دروست بەکاربێنین بە ڕاگەیاندنەکان بکەینە وەسیلەی یەکتر قوبوڵکردن یەکتر جوانکردن بە لایک و ڤیوس و ئەمانە نەکەین بە پێوەری سەرەکی بە ئەوە بکەین بە پێوەرکەی ماچینە ناو خەڵکەوە ڕەحمەتمان بۆیێت یاخود پێچەوانەکەی و خەڵک بە خراپە باسمانەکات دەستیەوەش خۆش بێ و هیچم نەماوەگەر. زۆر سپاس دەکەین بەڕێزەکان کتێبەرسامان ڕۆژنامە نووسوب سپۆری ڕاگەاندنی خۆ بەخێر زۆر خۆشحاڵ بووم.